ساتی هێنانەوەی تەرمی شەهید ئەحمەد هێمنە بۆ کەرکووک کە لە ڕۆژاوای کوردستان شەهید بوو. کەرکووکیەکان هاتوونەتە پێشوازی تەرمی شەهید، مەراسیمێکیان بۆ ئەنجامدا و لە گۆڕستانی ڕەحیم ئاوا بە خاک سپێردرا. باوکی شەهید ئەحمەد وتی ئەو پێشوازیەی کەرکووکیەکان لە تەرمی کوڕەکەمیان کردووە خەمی ئێمەی لەبیر بردوێتەوە و سەربەرزین بە شەهیدەکەمان. ئەم خەڵکە خەمی ئێمەی ڕەوانەوە بەڕاستی پێشوازیەکی زۆران لەکەین، زۆریان کردم مەمنونیانی سوپاسیانەکەین بە هەموو گەلی کورد. ئەحمەد بۆ گرتوونی هەموو کورد زۆرش پێی سەربەرزین، زۆرش پێی فەخری پێواکەین بە هەموو شتێک بە هەموو نەوەیەک. ئێوەش هەموو تامۆک ئەحمەد وان بۆ شەهید ئەحمەد دابرێ. لێپرسراوانی حزبی و حکومی ئامادەی بە خاکسپاردنەکە بوون و ڕایان گەیاند گەلی کورد هەمیشە قوربانی داوە بۆ خاکی کوردستان و تەرمی شەهیدێک هەمومانی کۆ کردوێتەوە. ئەمڕۆکەش ئێمە هاتوین وەکو هەموو کەسێک واجبێکە کە لە پێشوازی تەرمی شەهید بین. تەنها وەنداڵێم خۆی گەورە سەبوری بداتەوە و لە ڕێگایەک شەهید بووە کە بۆ هەتایە شەرەفە. هەمومان ئەوەی کە لێرە ئەم خەڵکەشی لێرە وەستاون هەمووی تەبان پێی ناخۆشە، هەموو پێی دڵگرانە. گەنجێکی کەرکووکیە بە نەتیجە کە لە سەرەتای تەمەنی خۆی و شەهید بوونی بەڕاستی ناخۆشە. بۆیە هەرەوەنداڵێم خۆی گەورە سەبوری کەسوکاری بداتەوە و هاوخەمی خۆمان هاتوین لەگەڵ کەسوکارەکەیە هەماهەنگین بۆ و هاوخەمیەمان لەگەڵیانایە. دیارە گەلی کورد هەمیشە لە مقاومەتدا بووە، هەمیشە داگیرکەرانی کوردستان ئەیانەوێ بە ئاگر و ئاسن مافەکانمان داگیر بکەن، بەڵام گەلی کورد لە بەرخودان و مقاومەت نەوەستاوە. بۆیە پیرۆزبایی ئەەکەم لەوەی کە ئەمڕۆ گەلی کورد یەکدەنگ یەک ڕەنگ بەیەکەوە هەمومان لێرە کۆبووینێتەوە لەسەر تەرمی کاک ئەحمەد. بە باوشێنین کە کوڕ ئەو نییە ڕۆشتووە، کوڕ هەمومانە ڕۆشتووە و ئەو مردنێکەوە ئەو مردووە شایستەیە بەڕاستی، ینی هەمومان تەمەنایەکەین. شەهید نامرێ، شەهید وەکو بەهار و گوڵەباخ، وەکو درەخت، وەکو بەفر ڕۆحی شاد بێت، جێگای باشتی بەرین بێ ئیشاڵڵا، هەر سەربەرزە هەر چوار پارچەی کوردستان. شەهید ئەحمەد هێمن لەگەڵ یەکەم کاروانی ڕۆشتنی گەنجانی باشوور خۆی گەیاندا ڕۆژئاوای کوردستان و لە باژێری حەسەکە بە هێرشی درۆنی شەهید بوو. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک.